گۆڕانکاریەکان لە جیهاندا زۆر بە خێرایی ڕوودەدەن. یەکێک لە هۆکارە سەرنجەکانیشی پێشکەوتنی تەکنەلۆژیایە بە هەموو بەشەکانیەوە. لە هەرێمی کوردستانیش کەرتی تەکنەلۆژیا و زانیاری هەنگاوی گرنگی ناوە. بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای فەرمانگای تەکنەلۆژیا و زانیاری دەیەوێت سەرجەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە سیستەم بکاو هاوڵاتیان بتوانن بە ئاسانی کاروباری خۆیان ڕایی بکەن. بۆ نمونە بە سیستەمکردن یاخود مامەڵەکردنی دامەزراوە بازرگانیەکان ئێستا لە هەرێمی کوردستان لە ڕێگای یەک کلیکەوە دەتوانێت بازرگان یاخود خاوەنکارێک ناوی بازرگانی یاخود ناوی کۆمپانیایەکی نوێ تۆمار بکرێت. بۆ یەکەمین جارە لەم بەرنامەیەدا باز لە بابەتێکی گرنگ دەکەم، ئەویش بە پیشەسازیکردنی کەرتی تەکنەلۆژیای لە هەرێمی کوردستان بە هەموو خزمەتگوزاریەکان و بەشە جیاوازەکانیەوە کە لە هەرێمی کوردستان گەنجانی ناوخۆیی توانایان هەیە گرنگی زیاتر بە بواری ئایتی و سێرڤەرەکانی در بدەن و وڵاتانی دراوسێ و ناوچەکە سوودی لێوەربگرێت. بازرگانان چۆن بتوانن بە داتابیس کاروبارەکانی خۆیان تۆمار بکەن؟ ئایا ئەگەر کۆمپانیایەک لە هەرێمی کوردستان تۆمار کرابێ و سەرجەم کاروبارەکانی لە ڕێگای سیستەمێکی ئەلکترۆنیەوە تۆمار کرابێ، لە دادگا یاخود لە کاتی مامەڵەکاندا کاروبارەکانی ڕایی دەکرێت؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. پێشکەوتنەکانی بواری تەکنەلۆژیا و زانست بەیەکێک لە بابەتە گرنگەکاندا دەنرێت لە جیهاندا. چەندین پێشکەوتن و داهێنان لە جیهاندا هاتۆتە دی. ئەم پێشکەوتنە بۆتە هۆی ئەوەی کە هەندێک سیستەمی تازەی زانیاری زاڵ بێت بەسەر تەواوی کەرتەکان و کارەکان خێراتر ئەنجام بدرێت. هەرێمی کوردستانیش لەم ڕوانگەیەوە هەنگاوی گرنگی ناو و دەستپێکیش لە فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری کە لە تەمەنی کابینەی نۆیەم دەستی بەکارەکانی کردووە و بە ستافێکی خۆماڵی بۆ ڕێخستنەوە و بە سیستەمکردنی سەرجەم دام و دەستگاکانی حکومەت. زۆر بەجددی لەم فەرمانگەیە کارتان لەسەر سیستەمی کردووە. تاوان بۆ هەموو سێکتەرەکان کارتان لەسەر کردووە ئەوانی حکومەت، بەڵام سیستەمی خەرجەکانی حکومەت ئەم سیستەمە تا چەنە گرنگ بووە بە تایبەتی بۆ خەرجەکانی حکومەتی هەرێمی کوردستان؟ بەڵێ سیستمی بەڕێوەبردننی دارایی کوردستان یەکێکە لەو سیستمانەی کە لە استراتژی و لە پلانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ وەرچەرخانی دیجیتاڵی ئێمە کارمان لەسەر کردووە. سیستمەکە خاوەندارێتەکەی ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی و ئابووری. ئەم سیستمە بۆ کۆنتڕۆڵکردنی خەرجەکانی حکوومەتە، هەر لە هەموو ڕێڕەوی کاری خەرجیەک لەلایەن یەکەیەکی ژمێریاریەوە لە هەر وەزارەتێ بێت. کاتێککە داواکارێکە پێشکەشەکرێت هەتاوەکو ئەگاتە بەڕێبەرادی گشتی ژمێرکاری تا دواتر ڕەزامەندی جەنابی وەزیری دارایی بەدەستێنێ و خەرجیە یان پەسەندەکرێیان ڕێڕەوێکی تایبەتی خۆی هەیە، هەمووی لەناو ئەم سیستمەیە جێکراوەتەوە و پرۆسەکەی زۆر کارا و زۆر شەفاف کردووە بە حکوومەتی هەرێمی کوردستان. دوو بابەت زۆر گرنگە لێرەیە. لە ڕووی کاتەوە ئایا چەنە کادەگەڕێنێتەوە بۆ خودی وەزارەتەکە کار لەسەر ئەم سیستەماکە و پێشووتر بە چەند کات کاریان لەسەرەوە کردووە؟ دوو، هیچ سوودێکی هەیە لە ڕوویەوەی کە کۆنتڕۆڵی خەرجەکانی حکوومەت بکەم سیستەمە؟ بەدڵنیاییەوانێ لە هەر کاتێکە کە تۆ سیستمێکی دیجیتاڵی پەرە پێیت هەم کاراسانی هەم شەفافی و هەم کۆنتڕۆڵکردن ئەهێنێتە ناو خودی پرۆسەکەوانێ و ئەمەش لە وەزارەتی دارایی توانیویانە ینی هەموو ئەو بابەتانەی کە خەرجی تیاپۆلێ نەکرێت ئەم سیستمە بە شێوازێکی دروست پۆلێنکردنی بۆ کردووە و ڕاپۆرت و زانیاری زۆر دوور لەسەر خەرجی هەرێکێک لەو سنف و مادانی پێڵێن دەبواری ژمێرکاریە بەردەست خستووە. لەبەرمە بەڵێ بەدڵنیاییەوانەیە کە پرۆسەکەی ئاسان کردووە و خەرجەکانی پۆلێن کردووە و ڕێکارەکانی ڕێخستوەتەوە. لە ڕووی کاتی شەوانێ بەدڵنیاییەوە هەر خەرجیەک دۆخی هەیە و تۆ هەر کاتێک بتەوێت هەر دۆخێک بێ ئەزانی کەی دەست پێ کردەوە چ کەسێکیشی لەسەر کردووە و لە چ کاتێکیش چەنی پێویست بوو، ینی بە تاوەتی بەرچاوڕوونی تاوەتی لە پرۆسەکان و لە خێراکردنی پرۆسەکانی کە ئەولەویاتیانەیان گرنگن تۆ توانی زۆر بە ئاسانی لەگەڵ ڕێی ژماری بێهاوتای خەرجیەکەوە بە دوواداچوون بۆ دۆخی ئەو خەرجیە بکەیت لە ناو حکوومەتە لە هەموو وەزارەتەکان کەی دەستیان پێ کردووە و لە ناو ژمێرکاریش تاوەکو گاتە لای جەنابی وەزیری دارایی هەمووی شوێنەکان بتوانیت لە ڕێی ئەو ژمارە بێهاوتایە و دۆخەکەی بزانیت. میشە دەوترێت کەرتی حکومی و کەرتی تایبەت تاوکەری یەکن. ئایا ئێستامە حکومەت هەنگاوێکی زۆر گرنگ و جددینەوە کە سەرجەم دام و دەستگاکانی خۆی بە سیستەم بکات. بۆ کەرتی تایبەت چەند گرنگە کە ئەوانیش بە سیستەمکردنی کاروبارەکانی خۆیان بکەن؟
بەدڵنیاییەوانە ینی تۆ پێویستە لە هەموو کاتێکە بە تایبەتی بۆ چرخانی دیجیتاڵی تۆ مەفروسە کەرتێکی تایبەتی کارات هەبێت کە هاوشانی حکوومەت ڕێکارەکانی ناوبازار و ئەوانەی کە ئەچێتە ژێر تایبەتمەندی خۆیانەوانێ سیستمی بۆ دروست بکات و ئەو کڕیارانەی کە بەریەکەوتنیانە بێت لەگەڵ ئەم دامەزراوە بازرگانیانەیە لەگەڵ ئەم کۆمپانیانەیە مەسائلی ئاڵوگۆڕ و ئەو مامەڵانیان بە شێوازێکی دیجیتاڵی بێت بۆچی لەبەی لە داهاتووە هەم بۆ ئامادەکردنی راپۆرت و بۆ ئامادەکردنی ئەو مامەڵانە لەگەڵ حکوومەتە ئەیگەڕێنێتەوانێت لە ڕووی دواتر پێداچوونەوەی بەباج بە شێوازی فرۆشتن و کۆڵی کڕینی ئەم دامەزراوە بازرگانیانە چکە لە کۆتاییە کەرتی تایبەت هەر مامەڵەیەکی بازرگانی هەبێت بە جۆرە لە جۆرەکان لە نەڕاستەخۆ لە داهاتووە پێوەستە بێتەوە بە حکوومەتەوانێ و ئەم مامەڵانە بە شێوازێک ئەبنە سەرچاوەیەکی وەکو بڵێ ئەبنە ئینپوتێک بۆ حکوومەت کە لێوانێ هەنێ مەسایلی لەسەر هەڵبسەنگێنێ و هەژمار بکە بۆنە مەسایلی باجاوە منێ مەسایلی ترە کە ئەبێتە بەشێک لەو پرۆسێ. سیستەمە دیجیتاڵیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنەتی بەدەستهێنانی ژمارەی تایبەتی کەسی بێهاوتا سەردانیکردنی یەکێک لە بنکەکانی تۆماری نازنامەی دیجیتاڵی لە هەرێمی کوردستان. ئەم سیستەمە کارتی نیشتیمانی یان پاسەپۆرتی پێویستە، کارتی نشینگە و پاسپۆرتی کەسی 14 بنکە لە هەرێمی کوردستان تایبەت کراون بۆ ئەو کارە. لینکی بەدەستهێنانی ژمارەی کەسی بێهاوتا یەکێک لە ئامانجەکانی بازرگان و خاوەنکارەکان زوو بە جێگانی کارەکان و داهاتێکی باشە لە ماوەیەکی کەمدا. ڕەنگە یەکێک لە ئامانجەکانی بازرگان و خاوەنکارەکان زوو بە جێگانی کارەکان و بەدەستهێنانی داهاتێکی باشە لە ماوەیەکی کەمدا. ڕەنگە پرۆسەی داتابیس یان سوودوەرگرتن لە پێشکەوتنی دنیای تەکنەلۆژیا هاوکارێکی باش بێت بۆ کارەکانیان، بەڵام تا ئەم کاتە بەشێک لە خاوەنکارەکان لە ناوخۆدا بە شێوازێکی کلاسیک مامەڵە و کارەکانیان ئەنجام دەدەن. ڕۆڵی کۆمپانیەکانی بواری تەکنۆلۆژیا بۆ دانانی سیستەم بۆ کۆمپانیەکان چییە لە هەرێمی کوردستان؟ کێن ئەو کۆمپانیانەی کە دەیانەوێت بە سیستەم کاروبارەکانی خۆیان ئەنجام بدەن؟ دەبینین ئێستا هەندێک کۆمپانیا پەیدا بووە لە هەرێمی کوردستان باسی دانانی سیستەمی داتابیسەکەن بۆ کۆمپانیەکان، بۆ بازرگانەکان، بۆوانی کە شەریکاتی گەورەیان هەیە. ئەمە چۆنم سیستەمە و چ گرنگێکیشی هەیە بۆ خاوەنکاریە بازرگانەکان؟ پێشەکەی وشەی سیستەمی بەڕێوەبردن، یعنی لە زمانی کۆمەڵایەتی خۆماندا سیستەمێکە بۆ ڕێخستنی کاروبارەکانمان بەکاردێت. تۆ کاتێک کە دەڵی سیستەمی بەڕێوەبردن دیارە کێشەیەک هەیە. کێشەکە کۆ دەبێتەوە وا لە خاوەنکار دەکات پەنا بۆ سیستەمی بەڕێوەبردن ببە. سیستەمی بەڕێوەبردن چەند جۆرێکی هەیە بە سۆفتوێر ئیشەکە جێبەجێ دەکات، هەیە بە فیزیکەڵی ینی بە هاردوێر جێبەجێەکە حسەبەوەی کە کێشەی کڕیارەکە کێشەی خاوەنکارەکە چارەسەر بێت، ئەنی بەنسبەت کۆمپانیاکانەوە. کام سیستەمە باشترە، ینی بژاردەی باش کامەیە و تۆڵی باسی بەڕێوەبردنەکەی بۆ باشترکردنی بەڕێوەبردننی کارەکانمان؟ بەخۆی سیستەمی جیاواز زۆرە لە جیهاندا. سیستەمە شەریکاتی گەورە هەیە سیستەم دروست دەکە دەیخاتە بازارەوە، سیستەمەکەی ینی کەستمایزە بەمانە ینی ئەوەی کە دەتوانی بۆ کاری خۆبی گونجێنی بە تەواوەتی. وە لە کوردستانیشدا بەڕاستی سیستەمی بەڕێوەبردن هەنگاوی زۆر باشیناوە، کەسانی زۆر شارەزامان هەیە بۆ ئەووارە توانی ویانە تموحی خاوەنکار پڕ بکەنەوە. سیستەمی بەڕێوەبردنەکانیش هەمە جۆرن، هەمە شکڵن، وەکو UI وەکو ڕووکاری دەرەوەی حەسەب ئەوەی کە چۆن دەڵێ دیڤەلۆپەرەکە گەشە پێدەرەکە دروستی دەکات. زۆر جار دەبینین خاوەنکارەکانمان بازرگانەکانمان متمانیان بەم سیستەمە نییە، بە شێوەیەکی لۆکاڵی کلاسیکی کارەکانی خۆیان بەڕێوە بن. هۆکارەکەی بۆ چێ گەڕێنەوە؟ بەخۆی ئەمە شتێکی ئاساییە. چۆن متمانە بە سیستەمەکە بکەم؟ ئەو خۆی ئەو پرسیارێکی زۆرەوەیە، منیش کە خاوەنکار بووم نەفسی پرسیار دەکەم. بۆ ئەو مەبەستە کاتێککە لێ دەکۆڵێتەوە کە ئێمەی گەشە پێدەر، ئێمە وەکو کۆمپانیایەکان کوردین، دەستی کاری ناوخۆین، هەمومان ئەزمونمان هەیە لە بوارەکە، ئەوەش کار دەکاتە سەر متمانەی نێوانمان، ئەوەی کە متمانەی کە بۆ سیستەمە دەبێت سکیۆریتی سیستەمەکە بەدەپارێزین. بێگومان ئێمە زۆر هەوڵمانداوە ئەو نیگەرانی خاوەنکارەکان بڕێنینەوە. لەبەرچی خاوەنکار چ قازانجێکەکە لەم نێوەندەیە؟ سیستەمێ بەکار بێنم، سیستەم بەکار نێنم، چ قازانجە؟ جیاوازەکەی چیە؟ من خاوەنکارم مشکلم هەیە. بۆ ئەوەی جەردی مەغزانەکەم بکەم پێویستم بە 1 مانگ هەیە. بێگومان ئەوە کاتێکی زۆرە، حەسەب مەغزانیش گەورەی مەغزانەکەم
گەورەی کۆگایەکەم بێگومان لە سیستەم داوانەیە لە سیستەمدا کارمان دەکەن ڕۆژانە ئیش و کاری خۆیان لەسەر سیستەمەکە دەڕوێنن لە کۆتایی مانگەکە بە یەک کلیک تەنها یەک کلیک تۆ توانی دەست بگە بە سەرجەم داتایەکانی ناو کۆگایەکەت جەردی مەغزانەکەت بە یەک کلیک بۆ دەکات بێگومان ئەوش ئاسانکاری تەواوە ئەو پێشکەوتنەی کە ئێستا لە دنیادا هەیە لە ڕووی سیستەم و بەڕێوەبردنەوە ئایا ما هاتۆتە هەرێمی کوردستان ئەوەی کە باست کرد گەنجانی ناوخۆ توانە و هێزی ناوخۆیی دەتوانن کار لەسەر ئەم سیستەمە پێشکەوتوانی جیهان بکەن بەخۆی دوو جۆر دیڤلۆپەرمان هەیە ئێستا لە کوردستان کە خەریکە دیڤلۆپەر هەیە بە فریلانسەر ئیش دەکە واتە لە دوورەوە ئیشەکانی خۆی دەکە دیڤلۆپەریش هەیە لە کۆمپانیاکان کار دەکەن باشە هەردووکیان ڕۆڵ و پێگەی هەردووکیان بەڕاستی زۆر ینی ڕەنگی داوەتەوە لەسەر پێشکەوتنی هەرێمی کوردستان بۆ نمونە دیڤلۆپەرمان هەیە فریلانسەر لەیس کۆمپانیا کار ناکە بەڵام خاوەنی سەدان پرۆژەیە کە خستوێتیەوە بازارەوە کۆمپانیا نییە تەنها خۆی کار دەکە بێگومانە ینی ئەوەش جێگە دڵخۆشیە ژمارەی کەسی بێهاوتای UPN پێناسەیەکی 13 ژمارەی تایبەتە دەدرێتە هەر تاکێکی دانیشتووی هەرێمی کوردستان و عێراق ڕۆڵی پێناسی دیجیتاڵی دەگێڕێت لە کۆی سیستەما دیجیتالەکانی حکومەتی هەرێمی کوردستان بەکار دەهێنرێت پێویستە ئەو ژمارە تایبەتە لەگەڵ کەسدا بەش نەکرێت جگا لە فەرمانگاکانی حکومەت دەرفەتی کارکردن و داهێنان لە بواری تەکنەلۆژیا و تەواوی بەشەکانی لە جیهاندا زۆرە ئەو کەسانەی توانای داهێنانیان هەیە لەم بوارە دەتوانن لەگەڵ تەواوی وڵاتانی جیهان کاری خۆیان بکەن یان بە شێوازێکی تر کاریان دەست بکەوێت گەنجانی کورد دەتوانن شۆڕشێکی پیشەسازی بواری تەکنەلۆژیا بەرپا بکەن چونکە بەڕای شارەزایان گەنجی زۆر بەتوانا و بەهرەمەند لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە دانانی بەشی ئایتیەک لە کۆمپانیایەک بۆ بەڕێوەبردننی هەموو بەشەکانی خەرجێکی زیادەیە یا پێویستیەکە لە ئێستاە بەڕای من ئەوە ئەگەڕێتەوە بۆ سەر حەزمی کۆمپانیایەکە ئایا کۆمپانیاکە چەند مۆزەفی چەند کارمەندی هەیە ئێمە وەکوەوەی کە بڵێن کۆمپانیایەکی بچووک بێت زۆر جار ئەو کۆمپانیا بچووکە پێویستی بە ئایتی تیم نابێت پێویستی بەوە نابێت کە تایبەتمەند بێ بەوەی خۆی و بەڵام کۆمپانیای مامناوەند و بەسەرەوە ئەوە پێویستیانە ئایتی تیمیان هەبێت ئەو کۆمپانیا بچوورەکان زۆر جار دەتوانن مەسەلەن سەرڤیسەکانی خۆیان لەسەر کلاود مەنەج بکەن و یان لە ڕێگەی ئەو کۆمپانیانەی کە لێرە لە بەشی بڵێن کە بەیشی ئایتی سێڤیسیان هەیە ئەتوانن ئەوان تیمی ئایتی خۆیان هەیە کە لە هەمان کات داوان ئەتوانن سەپۆرتی پاڵپشتی زۆرێک لە کۆمپانیا بچووکەکان و مامناوەندەکان بکەن ئەوان ئەتوانن ئیسفادە لەو کۆمپانیانە بکەن بۆ ئەوەی تیمی شارەزای ئەوان بەکاربێنن لە بۆ بەشی ڕۆژانەی ئیشی ئایتی خۆیان کە بیانێ ئەوە بۆ شەریکە بچووکەکان مامناوەند و شەریکە گەورەکان لە ڕاستیدا مەسەن مامناوەندیش حەسەب ئەوەی خۆیانە ینی بەپێی بڵێن ئەوەی بڵێن داتای خۆیانە چەند بەپێی بڵێن حەزمی خۆیان کە ئەتوانن مەسەلەن نزیکەی ئایا پێویستیان بە یەک نەفەری ئایتی هەیە بە دوو نەفەری ئایتی هەیە و چەند ئینفراستراکچەری ئایتیان پێویستە و شەریکاتی گەورەتر کە ئەڕۆن حەسەب ئەو سێڤیسە و ئەوانیان هەیە لەوانەیە پێویستی هەر لە ناو ئایتی پێویستە قسم بیانی بەشی ئایتیان هەبێت و بەشی سکیوریتیان جیاواز بێت بۆ ئەوەی بتوانن ینی ڕوبەڕووی ئەو چاڵەنجانە ببیتەوە کە ڕۆژانە ڕیان ینی بڵێن ڕوبەڕووی ئەبنەوە لەسەر لە کاتی ئیشکردنیاندا لە ڕووی سکیوریتیەوە لە ڕووی پارێزگاریەوە لە هەموو بەشەکانی ئایتی و نێتوۆرک و هەموو خزمەت گوزاریەکانەوە ئەم ئەندازیارە ناوخۆیانە ئەوتوانیان هەیە ئەم پارێزگاریە بکەن ئەم سکیوریتیە بەقۆ بکەن لە هەرێمی کوردستانە بۆ خاوەنکار و بازرگانەکان لە ڕاستیدا وەکو تاک هەیە وەکو تاک خەڵک هەیە بەس ئەو ئیشە عادەتەن ئیشی تیموەرک و ئیشی ئینفراستراکچەریشە یعنی بەستنی پێویستی بەژێرخانێکی ئەلکترۆنی باش هەیە بۆ ئەوەی بتوانی ئەو کەستەمەر بتوانی خۆی بپارێزێ ئەو کۆمپانیایانە و ینی عالەمیەن مەسەلەن کورتێنانێکی زۆر هەیە لەو سکیلزەدا بۆ ئەو لێهاتووی کە تیمەکان بتوانن
پارێزگاری بوونی تاحتیەی ئایتی زۆربەی بڵێن ئەوەکان بکەن ینی کۆمپانیایەکان بکەن. باشە بۆ ئێمە ئێستا ینی بەشێک لە ئەندازیارەکانی خۆمان لە بواری ئایتە لە بواری هەموو خزمەت گوزاریەکانە لۆکاڵین ینی ئێمە دەرفەتیەوەمان نییە ئەگەر بتوانین داهێنام بکەین یاوەکو خۆت و پەرە بە خۆیان بدەن گەشە بە خۆیان بدەن ئەم سێرڤەر و ئەو داهێنانی ئەوان بیکەن بتوانین بفرۆشێتەوە لە دەرەوە. مەسە یەک شتی لە پیشەسازی بڵین ئایتی و سکیوریتیدا شتێکی زۆر ینی باش هەیە ینی بڵین شتێکی ئاسانکاریە وەکو ئەگەر بێت و مەسەلەن تیمی خۆمانیان لەسەر مستەوای شخصی یان لەسەر مستەوای کۆمپانیاکان کە سێرڤزەکانی خۆیان باش بکەن و بتوانن ئەو سێرڤزانە بە ئاسانی ئەو سێرڤزانە بتوانین لە ینی مەسەن ئێستا لێرانە بۆ وڵاتانی دەوروبەر حتا ئەتوانیت ئەو سێرڤزێ بۆ وڵاتی شتر دابنکەی لە شوێنێکی ترە ینی وڵاتی شتر دوورتر کە تایم زۆنی لەگەڵ تۆدانە مەسەرەن بۆ نمونە ئەوە یەک لەوانەیە کە تۆ بە ئاسانی ئەتوانی بڵین بینێریتە دەرەوە و سێرڤزە ینی وەکو شتەکانی تر نییە مەسەلەن وەکو بڵێن لە بواری کشتتوکاڵی بێ لە بواری شتێتە تا تۆ شتێک دروستەکەی تو ئێنێریتە دەرەوە زۆری پێ ئەوەیە بڵێن زۆری دەوێت ئیشەکە. کارمەندانی پاراستنی ئەلکترۆنی لە جیهاندا 4.7 ملیۆن کارمەندی و پاراستنی ئەلکترۆنی هەیە. کورتێنانی کارمەند بۆ بواری پاراستن و ئەلکترۆنی 3.4 ملیۆن کارمەندە لە جیهاندا. تەنها لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە 600,000 هالی کار بەردەستە بۆ ئەم بوارە. بڕی موچەی کەسی پسپۆر لە سایبەر سکیوریتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەگاتە $135,000. 127 پسپۆرانی بواری سایبەر سکیوریتی بە ئامانجی بەدەستێنانی موچە و تایبەتمەندی زیاتر کار دەکەن. 170 کۆمپانیەکان پێویستیان بەدەستی کاری زیاترە لە بواری سایبەر سکیوریتی. ئەگەر بێت و تەواوی کارەکانی بازرگان و خاوەنکارەکان بە سیستەم بکرێت ئەمە کار ئاسانیەکی باش بۆ لایەنی حکومەت دەکات. بەڵام ڕەنگە بۆ جێبەجێکردنی ئەو کارە هەندێک یاسا هەیە لە هەرێمی کوردستان و عێراق پێویستیان بە هەموارکردنەوە ببێت. بە کوتەی بازرگانان دانانی داتابەیس و بە سیستەمکردنی کارەکانیان ئاسانکاری زۆریان بۆ دەکات. لەم ڕوانگەیەشەوە بۆ بەشی بازرگانی لەلایەن حکومەتەوە کاراسانی زۆر بۆ بازرگانان کردووە و دەتوانن لە ڕێگای ئۆنلاینەوە سەرجەم کارەکانی خۆیان بکەن بە تایبەتی بۆ دامەزراندنی کۆمپانیا یانیش ناوێکی بازرگانی. بۆ باشترکردنی کارەکانیان بەڕێوەبردننی کارەکانیان ئێستا لە دنیای خوا لە دنیای پێشکەوتووە پێویستی بە سیستەمێک هەیە. ئایامە لە هەرێمی کوردستان 100% هەمووی جێبەجێ کراوە. بەداخەوە دەتوانم بڵێم ناتوانین 100% بڵین جێبەجێکراوە لەبەرەوەی بەشێکی پێوەستە بە ڕێنمایی و یاسایەکان لەبەرەوەی ئێمە هەمیشە هەوڵماندایە بتوانین خاوەن کۆمپانیا و بازرگانەکان هەم بدەین بتوانن سوود لە تەکنۆلۆژیا وەربگرن بۆ ئەوەی کارەکانی خۆیان پێڕێ بخەن. بەڵام هەندێک جار هەیە ئەو ڕێنمایانەی کە هەیە پێویستە کۆمپانیایان بازرگان کۆمەڵک تۆماری هەبی لە کۆمپانیایەکەی ئەو کۆمەڵە تۆمارش لە سەرسجل و ئەوڕاقی کلاسیکە بەداخەوە پێویستە ئەو بابەتانە ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی کە بە تایبەت لەو مەرحلەی ئێستا سوود لە ئەو زانکۆ و پەیمانگانە وەرگرین کە لە اختصاصی تەکنۆلۆژی بەرەو پێش چوونە و کادری باشیان پێگەیاندیە. داتابەیس یاخود بەکارهێنانی تەواوی سیستەمەکان بۆ کاروباری بازرگانی تا چەند گرنگە بۆ بازرگانانی هەرێمی کوردستان؟ بە شخصی لە بۆ بازرگان و لە بۆ خوتی کۆمپانیا و خاوەن پشکەکانی کۆمپانیا گرنگجێکی زۆری هەیە چونکە کە تو داتابەیست هەبوو توانی سوود لە تەکنۆلۆژیای سەردەم وەربگری ئەو کاتە شەفافیەتێکی باش لە بۆ کۆمپانیا دروست دەکا. خاوەن کۆمپانیا ڕاستەوخۆ ڕۆژانە بە چرکە دەزانیتن کۆمپانیەکەی چەند سوودی کردیە و چەند زەرری کردیە مەساریفی چەند وە ئیرادی چەند وە ئەوانە زۆر گرنگە. بەڵام هەتاوەکو ئێستا بە پێ تۆمۆح نییە لەبەر ئەوەی لەو مەرحلەی ئێستا بەشێک لە کۆمپانیەکان بە شێوازی کلاسیک کۆمپانیەکانی خۆیان بڕێوە دەبن یاخود بازرگانیەکانی خۆیان بە هۆکاری ئەوەی بەشێکی پێیوەستە بەوەی کە کادری ئەم بوارانە لە ماوەی ڕابردوو لە بازار کەم بووە وەکو یەکێتی ژووری بازرگانی لە 2014 و لە 2016 بە گرنگیەوە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا داوای ئەومان کردیە کردنەوەی
ئەو زانکۆ و پەیمانگایانە بە شێوازێکی بەرچاو زیاد بکرێت بۆ ئەوەی کادری زیاد و پێویستمان هەبی لەم بوارانەدا. شتێک لێرە بە دیەکرێ ئەویش نەبوونی متمانەی خاوەنکار و بازرگانەکەیە بەم سیستەما، یعنی چۆن بتوانین ئێوە نوێنەرن ئێوە کاریگەریتان هەیە ئەمە متمانەیە دروست بکرێت کە بازرگانانی ئێمەش بتوانن ئەم سیستەمە بەکاربێنن. بۆ زامنکردنی ئەم بابەتە پێویستیت بە تعدیلاتی هەندێک لە یاسایەکان هەیە، بە تایبەت ئەو یاسایانەی کە پەیوەستن بە مەسئلەی هاک، بە مەسئلەی خڕوقاتی ناو سیستەمی ئەلکترۆنی، بابەتی تەکنەلۆژی پێویستە کۆمەڵک تعدیلات و کۆمەڵک یاسای نوێ دەربکەین. تۆکێکی لەو خاوەنکارانەیە کە داتابیست بۆ شوێنەکەی خۆت بۆ شوێن کارەکەی خۆت دروست کردووە، ئەنجا ئێستا گرنگی ئەم سیستەمە چێ بۆیەوە؟ یەک لەو کۆمپانیا ناو خۆیانە هاوڕێ و ئەندازیارن ئەو کاریان بۆ کردینە. ئێستا ڕۆژانە هەر کەلوپەلێک کە داخلی کۆگایەکەمان بیتن دەنووسرێتن سایزەک و کەمیەکە داخل کرایە، فرۆشتنی ڕۆژانەشمان هەروەتر، واتە کاتەشی زۆرمان لە بۆ دەگەڕێنتەوە لە کاتی کارکردندا و هەموو داتایەکانیش بەردەستن، شێوازی پارەدان یان پارە وەرگرتن یان کەلوپەلی فرۆشرا و یان ئەو کەلوپەلانێکە لە کۆگایەکەمان بەردەستە. باشە، زۆر جار دەبینین دەڵێن متمانە بە کۆمپانیا ناوخۆیەکان کەمتر ێستا تۆڵی کۆمپانیایکی ناوخۆی گەنجێک کۆمەڵە گەنج ئەم سیستەمیان بۆ تۆدانەوە هیچ کێشە و کەم و کورتێکیە بووە؟ نا بە تەئکید گەنجی چاک لە ئیشدایە، مهندسی زۆر چاکن، زانیاری زۆریان پێەیە و بە نرخی زۆر کەمیش ئیش دەکەن و بەڕاستی سەرکەوتوشن جێ متمانەنە. هیچ جیاوازیەک هەیە کە کۆمپانیایەک سیستەمی هەبێت و کۆمپانیایەکیش کە سیستەمی نەبێت؟ بە دڵنیاییەوە دڵنیات دەکەمەوە ئەگەر سیستەمت نەبیتن تایبەت ئەو کارێمە ناتوانانی سەفەر بکەی، یان کە سەفەر دەکەی دەبێت کەسێک لە جێگای خۆت دابنێی بۆەوەی کاروبارەکان بڕێکە دیسانەکە ئەویش کێشت بۆ دروست دەکە ئایا ئەو کەسە لە کارەکەی تۆ شارەزایە یەکەم و دووەمیشیان دڵنیای لێ کە کارەکانی پێ بەڕێوە دەچیتن نا ئەگەر سیستەم بیتن لە ڕێگای مۆبایلەکە تۆ دەتوانی هەمووی کۆنتترۆلکەی و زانیاری تەواوت بەدەست دەگاتن. تۆماری کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان ژمارەی کۆمپانیا ناوخۆیەکان لە هەرێمی کوردستاندا 28,000 کۆمپانیایە، ژمارەی کۆمپانیا بیانیەکان 3400 کۆمپانیایە، لقی کۆمپانیای هاوباش لە هەرێمی کوردستاندا 3000 کۆمپانیایە، ژمارەی بازرگانان لە هەرێمی کوردستاندا نزیکەی 100,000 بازرگانی جۆراوجۆرە. سەبارەت بە تەواوی گۆڕانکاریەکان و پێشکەوتنەکان لە جیهاندا لە بواری تەکنەلۆژیا و بەکارهێنانی لە هەرێمی کوردستاندا دامەزراوەی کوردستان 24 وەک نمونە لەم بەرنامێدا وەردەگرین و لەگەڵ بەڕێوەبەری IT ئەو دەستگایە گفتوگۆی زیاتر دەکەین سەبارەت بەهێنانی تەواوی ئەو تەکنەلۆژیانەی کە ئێستا لە جیهاندا کاری پێدەکرێت بە تایبەتی لەلایەن دامەزراوە میدیایەکانەوە. کاگرێدار وەکو دامەزراوەی کوردستان 24 لە ڕووی ئەو خزمەت گوزارە تەکنەلۆژیانە IT نێتوۆرکە ئێوە چی پێشکەش دەکەن؟ خۆشبەختانە ئێمە وەکو بەشی IT لە دامەزراوی کوردستان 24 زۆرترین تەکنۆلۆژیای سەردەم بەکاردێنین بە تایبەت لە بواری سکیوریتی، لە بواری نێتوۆرکینگ، هەروە سیستەمی ئۆتۆمێشنمان هەیە کە بۆ مەجای میدیا بەکاردێت وەکو برۆدکاستینگ. ئەمانش هەموو شەریکاتی زۆر پرۆفشنڵن، یعنی لە ڕووی کوانتیتی و کواڵەتی و نەوعەتی سێرڤەرەکان کە بەکاری دێنین. ئەروە لە ناحەی سکیوریتی ئێمە تقریباً دەتوانین بڵێن لە لێڤڵێکی زۆر باشی، ئەوەی کە من زیاتر فۆکەسی دەخمە سەر مەجای برۆدکاستینگ و ئایتیە لە بەنسبەت میدیا. باشە کاک ڕێدار دەبینین ئێستا میدیا پێشکەوتوەکان لە وڵاتانی تر لە وڵاتانی دراوسێ و ناوچەکە کۆمەڵە سیستەمی پێشکەوتو لە بواری IT نێتوۆرکە هەموو بەشە تەکنۆلۆژیەکان بەکارێنی لە دامەزراوەی کوردستان 24 شان بەشان دەڕۆن یاخود ئێمە لە پاشتری لە ڕووی ئەدڤانس تەکنۆلۆژی کە پێ دەڵێن ئێمە لەو لێڤڵی کە وڵاتەکانی دەوروبەر یان حتا ئەوانەی دووەلی ئەوروپا و ئەمریکا ئەوانە لەبەرەوەی پرۆداکتەکان ئیوانە بەس ئێمەش ینی پارتیسپیتمان کردێ لە کڕینی دابیکردنی ئەم سرویسانە بۆ دامەزراوی کوردستان 24
بەڵێ ئێمە لە مستەوای ئەو وڵاتانەی دەوروبەری ڕەنگە زیاتریش بین ینی لە زۆر بەشە ینی لە ڕووی پاراستنەوە ئامێری زۆر پرۆفشنال بەکاردێنی بۆ پاراستنی دامەزرای کوردستان 24. ئەوەی کە باست کرد دامەزراوی کوردستان 24 بوو بەڵام ئەوەی کە ئێوە شارەزان لەو بوارەیە باشە لە هەرێمی کوردستان هەنگاوی گرینراوە چ لەلایەنی حکومی و چ لایەنی کەرتی تایبەتیشەوە خۆشببختانە من دەتوانم فۆکەس بخەمە سەر کابینەینۆ کە هەنگاوی زۆر باشراوە لە تەرکیز خزنە سەر بواری ئایتی بە شێوەی گشتی بە تایبەت لە کەرتی حکومی ڕۆڵێک کاریگەریان ئێستا لە بەدیجیتالکردنی دامەزراوەکانی حکوومەت ئەوەش بەڕاستی جێگای دەستخۆشیە و دەرفەتی کار بۆ کەوادری ناوخۆ زۆرە خساوە ینی دەرفەتێکی زۆر باش دروست بووە بەڕاستیمەش جێگای دەستخۆشیە بۆ ئەم حکوومەتە. لە هەرێمی کوردستاندا توانایەکی باشی ناوخۆیی داهێنەر لە بواری تەکنەلۆژیا و تەواوی خزمەتگوزاریەکان هەیە و دەتوانن ڕۆڵی خۆیان ببینن لەم بوارەیە بۆیە ئێستا دەرفەتێکی باش لە بەردەم گەنجانی هەرێمی کوردستان واڵایە بۆ گرنگیدان بەم کارە و لەسەر و هەموو شێوە بۆ بەدەستێنانی کارێکی باش بە موچەیەکی گونجاو.